اگر مال خزوره إيه؟ داوای اتومبیل بکن چه اتومبیلی کم بود دکری بەخوای ئەو بیوادیان لۆ دەکڕم ئەوە دەرێم وەرن ئەوەی ببن هە بە خۆشیان دەکنیتیان پێم باشە خەڵک ئەو سیارە هایبرێدانە بکڕێت توێتەیە بیوایدیە برندەکان کرۆلە کروزە برام ئەو سیارانە ئەخسساسە ئێستا نمونە ئەو سیارە یەک تەنکی بنزین پێ دەکەی وەڵا 20 ڕۆژان لەسە باژۆ ئەو سیارە فول کارەبایە حکومە دینارێک لێوەرناگری کولە سین دێنی 1000 لێوەرناگری ئێستا ئەو سیارە کولە سین هاتیە حکومەت 1000 لێوەرناگری نەگومرگ نەڕەقەم ئەو ئیڤە بەس کارەبایە دەباتەوە واقعانەش خەڵک نازانی برام هەر دەرێن سینی هە دەرێن ئەوانە چتیوانیە برام بۆچی ناویانەوە بە خراپە چووە ئەوە نارم کەناڵەکان خۆیان ئەکتیف دەکەن وەڵا کەناڵ هەبوو هاترێ کوانە قسەی خەچی بە درێ گواستەوە وەڵا کەناڵی گەورەشە خۆ ناوی ناینم اگر مال خزوره إيه؟ داوای اتومبیل بکن چه اتومبیلی کم بود دکری بەخوای ئەو بیوادیان لۆ دەکڕم ئەوە دەرێم وەرن ئەوەی ببن هە بە خۆشیان دەکنیتیان لەوەی بێخەم بە نەرم ئەوان نەکردن بەخوای ئەوە پێشتر یابانیمدا بەخوای وازم لە یابانەکە شینە ئێستا چه اتومبیل بەخۆم سینی عسکەی باڵۆت تەسوورکەن سارەکی VIPم پێە سینیه بەس سینیە بەخوای هەموو ڕۆژ دەگەڕن لەکەن قەراتێ دەسما هەولێرە دەگەڕێم ناو 6 و 40 مەتری و هەمووی خەرک دەبینی